سڵاتان لەوێ وەرەزان تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە زۆری ڕووداوەکانی هاتووە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی قوربان و قەرەباڵغی شەقامەکان. ئایا هۆکارەکانی زۆری ڕووداوەکانی هاتووە چین؟ وەک دەوترێت قەرەباڵغی شەقامەکان بە ئۆتۆمبیلە یان خراپی ڕێگاوبانەکان یان پابەندەبوونی شۆفێرەکان بە ڕێنمانەکانی هاتووە. وچانێک و دەینە وەلاتان. دووبارە سڵاتانەوێ بەڕێزان بەڵێ تەوری ئەمڕۆتان تایبەتە بە زۆربوونی ڕووداوەکانی هاتووە لە هەرێمی کوردستان وەک بیریمان لە چەند ڕۆژی ڕابردوودا خۆت لە چەند مانگی ڕابردوودا چەندین ڕووداوی هاتووە لە شەقامەکانی هەرێمی کوردستاندا ڕوویاندا. ئایا هۆکارەکانی چین دەوترێت خراپی ڕێگاوبانەکان یەکێکە لە هۆکارەکان، هەروەها پابەندەبوونی شۆفێرەکان بە ڕێنماییەکانی هاتووە، هەروەها قەرەباڵغی شەقامەکان بەو ژمارە ئۆتۆمبیلەی کە دەمیرێن لە هەرێمی کوردستان. بەڵێ بۆ ئەوەی هەندێک زانیاریمان دەستکەوە هەندێک ڕوونکردنەوەیمان بۆ بدرێت، نەقیب بەختیار محەممەد ئەفسەر لە بەشی ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی هاتووی سلێمانی لەگەڵماندایە. سڵاو لێ بێ کاک بەختیار. سڵاو لە بەڕێزت و لەسەر جەمبینەرانی بەڕێز لە هەرکوێک بن. زۆر سپاس کاک بەختیار، با لەوە دەست پێ بکەین، پێت وایە بەگشتی ئەم ڕووداوانە بۆ لە ئێستادا بەو شێوەیە تەشەنەیان سندووە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە. هەڵبەتە بەر لەوەی وڵامی ئەو پرسیارە بدەینەوەی پێمان خۆشە بە شێوازێکی گشتگیر سێریم پرسە بکەین. پرسی زیادبوونی ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ دەکرێت بڵین گرفتێکە بەرۆکی سەرانسەری دنیای گرتوتەوە و ئەگەر سەیری داتای ڕووداوەکان بکەین یاخود ڕاستڕوای بڵێم داتای ئاماری قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ بکەین لە سەرانسەری دنیا دەرکەوتووە کە یەکێک لەو ئەحسانی کە بەرچاوم کە سەرنجی ڕاکێشام لە هەموو چرکەیە کەسێک بەگیانی کەسێک بەڕووداوی هاتوچۆی گیان لەدەستدا وە ساڵانە بە گۆرەی داتا و ئامارەکانی ڕێکخراوی جیهانی WHO زیاتر لە 1,200,000 کەس بە ڕووداوی هاتوچۆیی لە سەرانسەری دنیا گیان لەدەستدا. لەبەرەوە تەنها ئەم پرسە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود عێراق یاخود هەرێمی کوردستانی نەگرتووە بە تەنها پرسێکی جیهانیە. هەڵبەتە لە دنیادا وایە دەرکەوتووە کە ئەگەر سەیری داتاکان بکەین لە ساڵی هەفتاکانی سەدەی ڕابردوو و تا کۆتایی ساڵی هەشتاکان لە هەموو 60 شرکەیە کەسێک بە ڕووداوێکی هاتوچۆی گیانی دەستدەدا. ئێستا پەیتا ئەو ڕێژەیە زیاتی کردووە و لە ڕووی پۆڵێنکردنی شەوانێ بەهۆی ڕووداوەکان و گیان لەدەستدان لەم بوارەدا پەیتا سەر دەکەوێت لە نێو پۆڵێنکردنی زیادبوونی گیان لەدەستدانەکان. ئەگەر سەیری هەرێمی کوردستان بکەین هەڵبەتە ڕووداوێک تا ڕووداوێک جیاوازی هەیە، ناکرێت و ناشێت ئێمە هەموو ڕووداوەکانی هاتوچۆ لە تەنها گۆشەنیگایەک بۆی بڕوانین. بەڕاستی هۆکارەکان هەمە جۆرن و هەموو ڕووداوێک خصوصێتی خۆی هەیە. هەندێک لە ڕووداوەکان هۆکاری دەگەڕێتەوە بۆ ڕفتاری خودی بەکارهێنەری شەقام و ڕاستڕوایە بڵێم پابەندەبوون بەو دەستەواژەی کە لە ناو خەڵک زۆری سابر بڵاوە پابەندەبوون بە یاسا و ڕێسەکانی هاتوچۆ. هەندێکیشی موسەبیباتەکانی دەگەڕێتەوە بۆ ڕێگەوبان، هەندێکیشی بۆ هۆکاری تر وەکو ئۆتۆمبیل و کەشوهەوا. کەواتە من لەگەڵ ئەو ڕایانیم بەڕاستی هەندێک جا لە ڕێی میدیاکان بۆتە وێردی سەرزبانی خەڵک کاتێکە باز لە زیادبوونی ڕێژەی ڕووداو دەکرێت دەوترێت تەنها هۆکارەکەی پابەندەبوونە بە یاسا و ڕێساکانی هاتوچۆ. یاخود ڕاستڕوایە بڵێم تێڕوانینێک هەیە کە گەردەستەواژەکەم ڕاست بێ تۆپەکە دەخرێتە نێو گۆڕەپانی شۆفێران و تەنها خەتابار شۆفێرە. نەخێر بەڕاستی ئەگەر ئێمە بە شێوازێکی زانستی بۆ ئەم پرسە بڕوانین ناکرێت تەنها لە گۆشەنیگایەک بڕوانین بۆ ئەم پرسە. خوێندنەوەیەکمان هەیە لەسەر ئەو حاڵەتە لەگەڵ هاوڕێیان و برادرانمان لە نێو بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بۆمان دەرکەوتووە کۆمەڵێک موسەبیبات هەیە، بۆیە ئەو ڕووداوانە موسەبیباتی جیاوازیان هەیە و هۆکارەکان لە ڕووداوێک بۆ ڕووداوێکی تر جیاوازە. کەواتە کاک بەختیار توانین بڵێن هۆکارێک هەیە زۆر دیارە، واتە دیارترین هۆکار بۆ زۆری ڕووداوەکانی هاتوچۆ چییە لە هەرێمی کوردستان؟ دیارترین هۆکار لە نێو هەموو هۆکارەکان ئەوەی کە زۆر بەرجەستە بووە و لە دنیاش داوایە هۆکاری مرۆیی یاخود شێوازی بەکارهێنانی ئۆتۆمبیل و چەندێک خەڵک بە ئەندازەیەک پابندە بە یاسا و ڕێساکان کە لە ڕووی بێوەییەوانێ خۆی دەبینێت. یعنی بۆ نمونە کاتێکە شۆفێرێک ملتەزیم نابێ بۆ خێرانی کە دیاری کراوە، کاتێکە باس لە فاکتەری خێرایی دەکەین دەبێ بزانین ئۆتۆمبیل هێندە خێرابی هێندە کۆنتڕۆلی لەدەست شۆفێرەکەی کەم دەبێت و هێندە خێرایی
ئەگەر زۆر بێ هێندە زیانەکانی زیاتر دەبێت لە ڕوویەکی تری شوانی لەناو ئۆتۆمبیل ئەو ئامرازانی کە دەکرێت بڵین ئامرازی بێوەیین وەکو پشتێنی سەلامەتی خەڵک کەمترین بەکارهێنان بەکاری دەهێنێت ئەگەر بەکاریشی بێنێت تەنها شۆفێرەکان بەکاری دێنن بەڵام دەبینی سەرنشینانی ناو ئۆتۆمبیلەکە بەداخەوە ئەو ئیلتیزامیان نییە مەسەلەی مەی خواردنەوە مەسەلەی بەکارهێنانی مۆبایل مەسەلەی سەرپێچیکردن لە یاسا و ڕێساکان بۆ نمونە لە شوێنێک پێچکردنەوە تایدا قەدەغەیە چەند جار کارەساتی بووە کەواتە کاک بەختیار بەڵێ بە کورتی دوو پرسیار بە یەک پرسیار دەکەین پێت وایە ئەو هۆکاری کە دەوترێت خراپی ڕێگاوبانەکان و نەبوونی پرۆژەی استراتیژی بۆ دووسایدکردنی شەقامەکان چاکردنی یاخود چارەسەرکردنی خواروخێچی شەقامەکان هۆکارێکە و لەگەڵ ئەوەشدا ئێوەکو بەڕێوەبەراتی هاتووی سلێمانی واتە تەنسیقی بەڕێوەبەراتیەکان لایەنی پەیوەندیدار چییە بۆ ئەوەی ئەو پرۆژانە جێبەجێ بکرێن؟ بەڵێ بەڕێز تۆ ئاماژەت کرد دوو بابەت توروژان بە دوو پرسیاری جیاواز دەکرێت ئێمە بڵین شەقامێکی شایستە و لەبارم بەرێ ڕۆژێکی هاتوچۆی باشت دەدەمێ یعنی ئەمە ئەوە تێگەشتنێکە لە بواری هاتوچۆدا ناشێت و ناکرێت داوای بێوەیی زیاترین بێوەیی لە بواری هاتوچۆ بکرێت و زیاترین باشی ڕەوشی هاتوچۆ بکرێت کەچی لە کاتێکدا کە شەقامەکان لە ئاسی پێویستانە بن بەڵام ئەمە مانای وانییە کە خودی زیادبوونی ڕێژێ ڕووداوەکان دەگەڕێتەوە بۆ شەقامەکان بۆکو بەڵگەیەک ڕووداوێک بوو لەم ئەحداثانی ئەخیر لەم مانگەدا و لە چەند ڕۆژانی ڕابردوو زۆربەی ڕووداوانە لەو شەقامانە بوون لە ڕێگەوانی دەرەوەی شار کە ڕێگەکە دوو شەقامی جیاواز بوون بە دوو ئاراستەی جیاواز واتە ئەگەر خەتای شەقام بووە دەبووە بۆ نمونە لە شەقامی دوکان ڕوودا و ڕووی نەدایە بەڵام کاتێک کە شۆفێرێک زیاد لە پێویست خێرایەکەی زیاد دەکات بێگومان کۆنتڕۆلی ئۆتۆمبیلەکەی لەدەست نامێنێ مەسەلەی ببوورە هەماهەنگی و تەنسیقکردن وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد بە شێوەیەک لە شێوەکان بوونی هەیە لە هەندێک ڕەهەندوە لە هەندێک حاڵەتدا دەبینیت ڕەنگە ئەو هەماهەنگیە لاواز بێ بەڵام بە شێوازێکی گشتی دەکرێت بڵێن سەفر نییە بڵێ هەماهەنگی هەیە بەڵام لە ئاسی طموحی هەم هاتوچۆ هەم خەڵکیشانیە ئێمە ومێ دەکەین ئەگەر شەقامێک چاک بکرێت شەقامێک کاری هەوکەندنی تا بکرێت دەبێت پێش هەموو کەس بەر لەوەی هاوڵاتی بزانێ دەبێت دەستگای هاتوچۆ لی باکە بەڵێ کاک بەختیار دوا پرسیارمان ئەگە بە کورتی وڵامی دیتەوە وەک دەبینرێت لە بۆنەکاندا زیاتر ڕووداوی هاتوچۆ ڕوودەدات ئێمە لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی قورباندا وەکو ئامادەباشی بە ڕێوایەتەکان چییە بۆ ئەوەی کە کەمترین ڕوودا و ڕوو بداتوە هاوڵاتیان زیاتر ڕێنماییان بۆ دەرچێت بۆ ئەوەی ئەم ڕووداوانە نەبینرێن بەڵێ ئێمە دەبێت بڕوانین بۆ حاڵەتەوە بزانین هەموو حەدەسێکی گەورە پێویستی بە ئامادەبوونێکی و زمینە سازکردنێکی گەورە هەیە کەواتە ئامادەی ئێوە بەڵێ قوربان ئەم بۆنەیەکی ئاینی و بۆنەیەکی کۆمەڵایەتیش لە هەمان کاتە دەبێت شۆفێر تێبگات کە بەکارهێنەری شەقام لە ڕووی پیادەوانێ لە ڕووی موڤ و جومجوڵی پیادە و منداڵ لەو کاتەدا لەو کاتوسادەدا زیاتر دەبێت لە ڕۆژانی تر کەواتە دەبێت التیزامێکی زیاتر لە ڕۆژانی تر لە نێو کوچە و کۆڵانەکان و شەقامەکان و شوێنەکان نیشتەجێبوون ئەمە کارێکی تر دەبێت هاوڵاتی خۆی دایکان و باوکان ڕاستتر وایە بڵێم ئەوانیش بەشدار بن لە پرۆسەی هاتوچۆدا و منداڵەکانیان ڕێنمایی بکەن هۆشداریان بدەنێ چەند یاردەیەکی دزێوی شەیە بۆی کە دەبینین لە هەندێک شوێن ماتۆری سێتایی یاخود ئۆتۆمبیلی بارهاڵگر دەکرێتە بۆنەیەک بۆ ئەوەی کە منداڵ استقلال بکرێت و ئەو منداڵانە لەبەرەوەی داهاتێکیان لێ وەربگیرێت سیرەکەی خراپ ئەو ئامرازانە بەکاردێت بۆیە کەواتە دەبێت حقیقەتێک بزانین بەڕاستی لە کۆتای ئەوەندە دەڵێن پرۆسەی هاتوچۆ پرۆسەیەکە هەمووان تایە بەشداری ناکرێت ئێمە تەنها چاوەڕێی لایانی هاتوچۆ بکەین و چاوەڕێی حکومەت بکەین گرفتەکانی هاتوچۆ چارەسەر بکە ئەگەر خودی تاکەکانی کۆمەڵیش تیا بەشدار نەبن بە ئومێدی جەژنێکی سەلامەت و بە ئومێدی بوارێکی سەلامەت بۆ هەموو لایەک ئینشاءالله. بەڵێ زۆر سپاس بۆ نەقیب بەختیار محەممەد ئەفسەر لە بەشی ڕاگەانی بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ یەکەم پەیوەندیمان لیزا لە سلێمانی سڵاو لێبێ لیزا خان فەرموو. زۆر سپاس لیزا خان. بەڵێ کاکسان من زۆری ڕووداوەکانی هاتوچۆ ئەمە دەرسا وانە تەنها کێشەکان هاتوچۆیە ئەوە نییە کە بڵین ڕێگەکان تەندروستنی بۆی کە بیانە هاتوچۆ بکرێنە خێر بەڵکو زۆری هاتنی ئۆتۆمبیل لە ماوەیەکی زۆر کورتە کە لەم چەند ساڵانی دوایە خەریکە بەڕاتەیە کە سیارەکان هاوتای بێت لەگەڵ ئینسانەکان کە هەر لە ماڵێکە زیاتر لە دوو سیارە سێ سیارە هەیە
ئەمەش ناتوانێت ینی ڕێگەکە تحملیم هەموو سیارەیە ناکایان دانانی شتێکی مخالف لە ناو سیارەیە کە هەندێک خەڵکەیان کە خۆمی بینم لەسەرەوە کە لە ناو سیارەکانیان تەلەڤیزیۆنیان دانەوە من گەشی یاساکانی هاتۆ چۆیە کە بەڕادێکی سوور هاتوچۆ ینی کاتێک کە کەسێک خەریکی لە خوڕی سیارە بێت مەشغوڵە بێ بەوەوە کە تەرکیزی نامێنیان تەلەفۆنکردن لە ناو سیارەیە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەت. بەڵێ زۆر سپاس بۆ لیزاخان لە سلێمانی. بەڵێ هیوا لە هەولێر. سڵاو لێ بێ کاک هیوا فەرموو. بەڵێ کاک هیوا گوێمان لێتە. کاک هیوا ئەتکایە دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دوورکەویتەوە لێی بۆەوەی بەباشی گوێمان لێت بێ. فەرموو. بەڵێ دیارە کاک شڤانە لە کەرکووک. بەڵێ کاک شڤان گوێمان لێتە فەرموو. زۆر سپاس کاک شڤان ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دوورکەویتەوە لێ. بەڵێ گوێم لێتە. باشی بەڕێزم. زۆر سپاس دەکەم. وەڵی سەر ئێمە لە شاری کەرکووک پەیوەندیمان لەگەڵتان کردووە. ئێمە خەڵکی گوندی گۆڵدەرەی. بەڵێ. گوندێکەوە تەکمانەوەش دای حەسارەمە سەر بە گۆڵ هەرمە سەر بە محافەزەی کەرکووکین. بەڵێ. هەردوو دیەکەمان. ئێستا پرۆژە کراوە دە پرۆژە کراوە قیساوە کرێت. بەنسبەت قیساوەکە ناگاتە لای ئێمە تقریبا 100 مەترێک ئێمە مزگەوتی لە بەردەم ماڵمانە مەکتەبێکش لە بەردەم ماڵمانە تقریبا 100 مەتر 200 مەترێکە بە قیرەکە ناگاتە لای ئێمە یعنی نزانین هۆی چییە بۆ ئەم دییا کرێ بۆ ئەو دیە ناکرێ ینی هەردووکی سەر بەیەک محافەزە نییە وتمان ئەگەر ئینەکە بگاتە لایەنە پەیوەندیدارەکان و زۆر سوپاسانێکی من بەرنامە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بڵێ محەممەد لە پێنجێن. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. زۆر سپاس کاک محەممەد هەموو کاتێکت باش. باشی برا. زۆر سپاس دەکەم. کاکە بەڕاستی قسەکانی کاک بەختیار جوان. بەڵێ. بەڵام بە مەسەلەی کوردیاری خۆوانەیە ئەوانەی کە کەم تەحاملن جیغڵانیان بچووکە. بەڵێ. ئەگەر تۆ سێرەکەی بێت لە جادەکانە کوڕێکی گەنج سێرەکەی تەمەنی 18 ساڵا بە سیارێکی یاقی مۆدیری پێ بە خێرایە کەڕوا کاکە حکومەت چی دەکا جادە چی دەکا جادەکەیش دووسایی بێ بە کاک بەختیار ئۆتیسەیەکە لە دوکان لە ڕێی چەمچەماڵ لە ڕێی عەربە سلێمانی بەڵێ لە ڕێی سێسایە سلێم عەربەت هەمووی ڕووداویتیا بوو. بەڕاستیەکە خۆمان تەحاملمان بێ ئەوە چە ڕووداوەکانی هاتووە زۆر لەوە کەمتر بێت. کەواتە کاک محەممەد با ئەو پرسیارە بکەین کە زۆر باس دەکرێت ڕۆژانە لەلایەن هاوڵاتیانەوە دەوترێت مۆڵەتی شۆفێری بە هەموو کەسێک دەدرێت و زۆری پێدانی مۆڵەتی شۆفێریەکێکە لە هۆکارەکان کە ئەوەی جەنابەت باست کرد. کاکە جانیسا منەچم داوای مۆڵەتی شۆفێریەکەم. بەڵێ. دەرزە خوێنم زاڵتێکی ترای پێیا زۆر بە هێمنی بە هێواشی دوای دەساتەکە دەرەچم سەری حەڕۆم کابرا چی کاتە من مۆڵەتی شۆفێری سوزانە من پێواکەم. بەڵێ. وایان نە. بەڵێ. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد لە پێنجێن. بەڵێ سەلام لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک سەلام فەرموو. مرحبا قوربان. زۆر سپاس کاک سەلام. کاکەجانم کاتەوە باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. وەڵی من گلێکم لە دارەی مرۆرەیە خرامێکی بێ سمارەکەن. بەڵێ. لە سەر جادەکان. بەڵێ. ئینەندا ناوەوە کۆنتڕۆڵ لەسەر جادەکان و بەڵام خرامەکان هێچکار زۆرن. ئەو خرامانێکێکن لە 6,000 کەمتری تیانە. بەڵێ. 120,000 تا 150,000 تا 250,000 دینار خرامی لەسەرە. ئەو خرامانە هێچکار زۆرە خەڵک مۆسەفە لە دایرەیە مەعاشەکەی ومە زۆر نییە بتوانێ ئەوە خرامە زۆرانە بات. بەڵێ. هیوادارم تۆ دەکەمیکەنەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ ئەحمەد لە هەولێر. سڵاو لێ بێ کاک ئەحمەد فەرموو. بەڵێ دیارە پەیوەندیەکەی پچڕاوە دەچینە دهۆک پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە. بەڵێ عیزەدین لە دهۆک. سڵاو لێ بێ کاک عیزەدین فەرموو. ئەلۆ. بەڵێ کاک عیزەدین. دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەین. زۆر سپاس دەکەم. ئەو ڕووداوانەی ئەلۆ. بەڵێ کاک عیزەدین گوێمان لێتە. گوێلێتە؟ بێژەکی دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم. زۆر سپاس کاک عیزەدین. بەڕاستی ئەو ڕووداوانەی ئێستا دەبینین ژوورەبەیان هەموویان بۆ یەکەی هاوڵاتیە. لەخورین و پێگیری نەبوون لە ڕێنماوی مرۆر. ئەگەر ئێمە هەمویان هاوکاری مرۆر بین پۆلیس بین دەبێت ئەو ڕووداوانە هەمویان نابێت. زۆرەبەی شوفێرەکانیان پێگیریان بە ڕێنمای مرۆر ناکەن و دەستان خۆش. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بڵێ عەزیز لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک عەزیز فەرموو. ئەم کاتت باش. زۆر سپاس کاک عەزیز. بە بۆچوونی من ڕووداوەکان بۆ سێ هۆی دەڕێنەوە. بەڵێ. هۆکاری یەکەمیان نەبوونی سیارەمراندنێکی دێشخان ئەگەر حکومەت ئەو 500 ساڵە ساری نەمراندووە کۆنەکان ناتوان خۆ بوجێ لەگەڵ قۆناغی ئێسای سارە مەگەل کازەکانە. بەڵێ. خاڵی دووەمیان نیوتێرن.
یوتێرنەکانی من لە ڕووی ئەنگەی سلێمانی قسە دەکەم. یوتێرنەکانی سلێمانی لە بری فراوان بن ڕاستەخۆش تۆ سەرجادی عام ئەمە گە کێشەی گەورە دروست کردووە و سێمیان نەبوونی ئەو تونێلەواتە وەکو شوێنی پەڕینەوەی ڕاستەخۆ سایەتی بۆ نمونە سەر پرژێر پر خوارەوە نەفەر ئەمانە سێمانی زۆر کەمە. ئەگەر سارە وەسا کێشە زۆر دروست دەبێت هەتا سارە بڕۆ وەسان کەم بێت کێشە کەمترە واتە زۆربەی ڕووداوەکانی سلێمانی بۆ نمونە لەسەر جادەی 16 متری من ئامارم لایە 100 حادیسە ڕوودایە حتا لە ڕۆژەکە بۆ ئامارەکان دەیناخن بپرسید ڕۆژانە کۆمەڵاتی خوان حەلیەکەن برابەرزەکانی مریش خوان حەلیەکەن زیاتر لە 60 حادیسە ڕوودا لە یک ڕۆژە. من مەمنون سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ پەیوەندی ترمان لەگەڵدایە عەلی لە قەڵاتجێ. سڵاوی بە کاک عەلی فەرموو. کاک شوان چۆنێ؟ زۆر سپاس دەکەم کاک عەلی. زۆر سپاس دەکەم. هەر کاک شوان سارەتەی عانانە دەڵێ دەژیرێن و هیچ شان دیاریە. بەڵێ. سارەتەی عانەکانە سەر قەڵاتەدا دەژیرێن و هیچ شان دیاریە. تا نازانە ڕاستە نەدرۆیە. بەڵێ. دەیواتەکەین وەڵامێکم دەیەوە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک عەلی لە قەڵاتجێ. بڵێ ئەحمەد لە هەولێر. سڵاوی بە کاک ئەحمەد فەرموو. ئەلو. بەڵێ کاک ئەحمەد. ئێستا لە سیارەی چۆن قسەی دەکەم زۆر دوو سیارە. بەڵێ. ئێستا سیارە ناو کۆمەڵگەی مەگەرە زۆر بۆ. بەڵێ. ئێمە سەیری کۆمەڵگەی دێرەوە بکەین چەند سیارێک کە زۆر کەم دەبێت ڕقەمی ئەوانە لەسەر سیارە نوێ دانێن بەڵام لە کۆمەڵگەی ئێمە بەس هەرقەم تاوزە دەکەن سیارەش هەبێ ئەمە قەڵەبارەکەی زۆر دروست بووە. بەڵێ. هاتۆ سەی شاری سلێمانی هەولێرکە پێش مێژی شەوان بزانەسەر قەڵەبارەکەی هەیە. بەڵێ. بەڵێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە هەولێر. بەڵێ سەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک چەند تێبینیەکمان بۆ هاتووە. ئارام فاروق دەڵێت بۆ حکوومەت بیر لە پرۆژە ناکاتەوە و دەڵێت وەک جێبەجێکردنی میترۆ بۆ خەڵک بۆ ئەوەی کەمترین ڕووداوی هاتچۆ ڕوو بدەن هەروەها تەرزە و باران دیارە ناوەکەی وایە دەڵێت خەتای جادە جوانەکانمانە لەگەڵ کەمی هۆشیاری بۆ شۆفێران. دیاری محەممەد دەڵێت زۆربوونی ئۆتۆمبیل زۆربوونی شۆفێری نەزان و ئاسان پێدانی مۆڵەتی هاتچۆ خراپی ڕێگاوبان واتە نەبوونی دووساید و قەدەغە نەبوونی مەی خواردنەوە لە کاتی شۆفێری دیارە بە هۆکاری دەزانێت وها خۆزگە کوردی دەڵێت هەمووی دەگەڕێنمەوە بۆ حکوومەت چونکە بە ئارەزووی خۆی ڕێگەی بە کۆمپانیەکان داوە سیارە بهێنن بۆ ناو کوردستان و شەقامەکانیشمان تەنها 3 مەترە. بەڵێ محەممەدمان لەگەڵدای لە کەرکووک و سڵاوی بە کاک محەممەد فەرموو. جانی من کاک محەممەد فاتیح لە عەرەبجێ شەیدەوە. خۆشحاڵین کاک محەممەد لە هەڵەبجە. بەڵێ. بەڕێزی برای گەورەی کاکە جان دەستخۆشی ئەم بەردامە جوانەتان لێکەین. زۆر سپاس دەکەم. چاوەکەم سپاس دەکەم. داواکارم لەو باوکانی کەوا شۆفێرە دەنە دەست ئەو قوڕانیانەوە تەمەنی 8 ساڵیان تەواو نەکردووە. یعنی ڕجایان لێکەین کە سیارە نەدەنێتە سیارە لەبەرەوەی تووشی هەزاران گرفتە بن. بەڵێ. اینجاش کە سێرەگەشتینیان نییە مۆڵەتی شۆفێریان نییە. بەڵێ. زۆر سپاسانەکەم تر. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بڵێ باوکی عەلی لە کەلار. سڵاوی بێ باوکی عەلی فەرموو. ئەلۆم کاتت باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش باوکی عەلی. زۆر سپاس بۆم بەتامە جوانەیشە. زۆر سپاس دەکەم. وەڵای من تێبینیەکم بوو دەربارەی ئەمانەی کەوا ئینجازەی موڵەت شۆفێری یعنی هاتیە ڕۆن لە خوار بە ڕۆژێکە ڕۆ ئینجازەیەکی تێرێت یعنی ئەویش هۆکاری نییە. بەڵێ. دەربارەی ڕوودا و یعنی ئەم ڕۆ بۆ بەغاڕانی کێتەوە ئینجازەکان لە گیرفانیە. بەڵێ. هەروەم زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ ڕەنج لە حاجیەوە. سڵاوی بە کاک ڕەنج فەرموو. سڵاو لێ بێ کاک شوان. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی لێ دەکەم بۆ بەرنامە. زۆر سپاس کاک ڕەنج. زۆر سپاس دەکەم. کاک شوان بەڕێی من زۆربوونی ڕووداوەکان دەیگەڕێنەوە بۆ توژڕەوی لێخوڕینی شوفێران. بەڵێ. بەڕاستی لەگەڵ ساق تەکسی سوارم لەگەڕێزم بۆ ساق تەکسیەکان لە 180 نەبەجێ بەڕاستی ئەو 180 زۆر زۆرە بۆ ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان. بەڵێ. بەڕای من دەیگەڕێنەوە بۆ تیژەوی لێخوڕینی شوفێرەکان. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ڕەنج. بەڵێ ئەحمەد لە شیرازیە. سڵاوی بێ کاک ئەحمەد فەرموو. ئەلو. بەڵێ کاک ئەحمەد. چۆنی باشی؟ زۆر سپاس دەکەم. کۆی شوان. بەڵێ کاک ئەحمەد. برا ئەو بەڕۆمەتە سەوێ پسیۆرێژی نییە بەسمە پسیۆرەکەی. بەڵێ کەرەم کە. ئەو بوو سلفێ زاوۆجێ نۆدنە پێشمەرگای. بەڵێ. بەڵێ. تەنها ئەو پرسیارەتە بوو کاک ئەحمەد. چێ کردی پێشمەرگە؟
بله تنها و پرسیارت هەبوو؟ بله سلسله زواجلون دنا پیشمرگه و های مانگو هشت تا و گوی بله چه دیورنیه چه نودنی بله زۆر سپاس بۆ پەیوەندیکەت بەڵێ گۆرانمە لەگەڵ دەسڵاو لێ بێ کا گۆران فەرموو. کاکسانم کاتۆ باش. زۆر سپاس کا گۆران. باشی ممنون و کاکسوان جان لەسەر تۆری زەناوتان بەڕاستی. بله. بڕاوکە یعنی حکومەت کۆمەڵشی باشی کردووە. یعنی جادەی بۆ کردووی بۆ نمونە لەسەر شەخسی سلێمانی بڵێن کە بڵێن جادەی مەلیک محمودی پێوترێ بۆی نسیوی ساز بڕۆ کەچی کابرا سێرەکی لە تەنیشتەوە ئەڕا بڕاوکە هەشتا نەوەلی ئەخوڕی یعنی دعمەکە دیاڵی خەتای حکومەتە یعنی زۆر شدێ من لەم بەرنامەی جەنابتا من زۆر یعنی متابعەکەم بڕاوکە زۆر شدێ یعنی خەڵک هەمووی جەرەتەوە بۆ حکومەت من لە یەکشتا بڵێن ڕاستە لە یعنی حکومەت من لەوە بڵێن ڕەخناگرم حکومەت ئەوەی هەموو ساری کە ئیهێنێ بڕاوکە پاسگیر یعنی پاس بێنێت لە زیاتیەوە پاسگیر بێنێت پاسگیر بێنێت ئەم شارۆ بۆشنگ نەباشە یعنی حادیسە ڕوونایە بڕاوکە یعنی بەم ڕۆژگارەتەوە بە زۆرە سێرەکەی کامێریان داناوە بڵێن دایرەی مرور سێرەکەی سارە کە ئاگاتە ئاسی ئەو بڕاوکە سێرەکەی ڕێک حەدی خۆی ئەڕوا کە لەو دەرئەچێ ئیتر ئەم کابرایە نازانم یعنی زۆر سێرە خەڵک یعنی ئەدێ ئەمە بزانێت بڕاوکە یعنی جادەمانەیە زۆر باشە جادەی ڕێ دووکان ئەم حادیسەی کە مەفەتەی پێشوا ڕوویە چەند پێش شەش نەفەری تیامەت یعنی سەبەب بۆ یعنی تۆ سێرەکەی سارێگە کڕی بە یعنی ڕەزارەتێکی کڕی ساریکە جوانە لە ژێرایە تێگەی وایە کابرا پارەیەکەی چەکەوەی تر پارەی نییە تۆ بۆ ئەمە ئاوالیەکەی ئەم پارەی بە فیڕۆەیەن یعنی بەڕاستی ئەمانە هەمووی کێشەیە بۆ ئێمە کاگە شوانجان. بەڵە زۆر سپاس بۆ پەیوەندیکەت کا گۆران بەڵێ لەسەر تۆری کۆمەڵایەتی فێسبوک محەممەد حەمید دەڵێت زۆری ئۆتۆمبیلە پێی وایە ئەوە هۆکاری ڕووداوەکانی هاتووە وها شڤان محەممەد دەڵێت هەفتانە 6,000 و مانگانە 24,000 ئۆتۆمبیل دێتە هەرێمی کوردستانەوە بێ ئەوەی ڕەچاوی ئەو بکرێت کە شەقامەکانی ئێمە بەرگەی ئەو قەرباڵغیە ناگرێتەوەها دەڵێت دووهەم دەرهێنانی مۆڵەتی شۆفێری بە ڕێگەی ئاسان و بێ ئەوەی سەررجەم توانەکانی شۆفێرەکە لە سەررجەم بوارەکاندا تاقی بکرێتەوە سێهەم دەڵێت نزمی ئاستی ڕۆشنبیری کۆمەلگەی کوردی و لێخوڕین بە شێوەیەکی ناشارستانی و چوارم دەڵێ هەتا دوایی دیارە وا دەزانێت کە پێی وایە هۆکاری زۆر هەیە بۆ ڕووداوەکانی هاتووە بەڵێ ئاری لە سلێمانی سڵاو لێ بە کاک ئاری فەرموو. زۆر سپاس کاگاری. خۆش بەنامەکە لێ دەکەم من شتەکە و حەزم دەکرد لە بەنامەکە ئێوە بکات دەنج خەڵک. بەڵێ. يعني بنفر إدارة درينا خلق هلا خوي يعني وذا كبدور وشتروا إدارة دري في أوي رتاوي أو رين ما نبكي مثلا بون منا نهموكز أو كتانين أوروبا أنا دزانن بايتن تنبو إدارة وما تجمع الدوام الدور زيادة خوش بيست إدارة سياقي بلا دائما بدور بس يروش احتمال التوابي من شوي لكم لو أنا أو شوي لك إدارة أنا حفظت سؤاله يعني لحفظتي أتوك أجر شخصة بلا همي أو يعني فندر سؤال بلا لا لو أنا عندك شيء روتيني بي يعني سخان القيم بدري يعني شهر ذكي بداني أو لا فيك أو إدارة ذكي بداني کەواتە پێت وایە ئەو حوسەت پرسیارەی کە دانراون ئەوانە کار ئاسانیەکە بۆ ئەوەی کە کەسێک مۆڵەتی شۆفێری وەربگرێ يعني خلق كيش تجمع شيء صار فيه دبي أو إدارة شخصي لو امتحاني دبي مثلا لو شخص سؤال حط سؤال فندر سؤال ولا فندر ما في دبي جواب يعني اشتكى مع حكم هذا توظف كرسيك لا خلص المودة يعني مثلا ده رافرين كابلا فيش شو يعني لا دستارات فولي لوليتي بهمو لا يغلانا يعني خسر عليك دولة ثانية اخوتي يعني سكنا قايل لولا دلتو لولا درسا بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەت کاگاری بەڵێ دەچینە لای هاوکار لە قەڵاتزیە سڵاو لێ بێ کاک هاوکار فەرموو. سڵاو لە تۆ کاک شوان. زۆر سپاس کاک هاوکار. وڵات سەبارەت بە سارە علوجەکانی لە دەڤەری بچۆن و پێشەر کۆبوونەتەوە. بەڵێ. لەو قەناعەتەدا تا سارێکی علوز داهەم دەکەیان کەسێکی تێدا لەوانێ بە سەدان ساری مۆدیل بەرز و سەدان ساری مۆدیل بەرزی تازە تووشی حادسەی جۆرا زۆر دەبێ بەڵام ئەوان بە سەریکی ئەو سارە علوزانن بەس لێرەوە ئەم لێرەوە پرسیارە لە ذهنە تاکەمەکەی بە بەرپرسەکان ڕابگەین ئەو سارە علوزانە بە شوێ داهاتنە کوردستان باشە نابێت ئەو سارە علوزانە تەبعاً خۆ بەڕێی قاتاغدا ناتەوە بە سەیتەڕەکان داهاتەوە بۆ ڕێگریان لێ نەکردووە. بەڵێ. من ئەوەندە پرسیارەمە بوو بۆ ئێوەی بەڕێز و زۆر سپاس. زۆر سپاس بۆ کاک هاوکار لە قەڵاتزیە بەڵێ کاردۆ لە کۆیە سڵاو لێ بێ کاک کاردۆ فەرموو. کاک شوان ئێوارەت باش. زۆر سپاس ئێوارەت باش کاک کاردۆ. باشی بەڕێز زۆر سپاس دەکەم. من پێم وایە ڕووداوەکانی هاتوو لە کوردستان بۆ زۆری کۆمپانیاکان دەگەڕێتەوە بە حەقەتا هەر کۆمپانیاک بۆ نمونە بێتە هەرێمی کوردستان ڕێژێکی زۆر سیارە دێنن عەرزی دەکەن نەزا ئەو گەنجەی کە ئیجازەشی لەوانەیە بە قەز یان بە هەر وسیلێک بێ سیارە بکڕێ
بەڵام خۆی ئێستا ئەفرۆز حکوومەت ڕێوبەراتی پۆلیسی هاتوچۆ وەزارەتی پۆلیسی هاتوچۆی سلێمانی بێ یان هەولێر بێ یان هەر قەزاک بێ ئەو سزایە کە دانراوە بۆ تیژڕۆیی ینی پێویستە زیاتر بکرێت بە حەقە دەگەنا من پێی پێم وانە ڕێگاوبان ئەوە نەخێ خراپ بێ کە خەڵک باسی دەکا یان بە هەر زۆرێک بێ ڕاستە ینی هەندێک هۆکار هەیە کە مەسەلەن شوفێر ئەگەر بێت و سۆزێک گوریا بێ لە کاتی خوڕین لەوانێ ینی ئەگەر تووشی ڕووداویش بێ لەوانەیە هیچ ئەوە نەبێت. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت کاکاردۆ لە کۆیە بەڵێ لیا لەسەر فەیسبوک دەڵێت هەمووی بێپیلانی و کەم تەرخەمی حکوومەتە و هیچی تر بەڵا زانوچانێک و دێنە وڵاتان. دووبارە ئەسڵاوتەنێ بێ بەڕێزان با گوێمان لە تێبینی کاک حەمید بێ لە هەولێر. سڵاو لێ بێ کاک حەمید فەرموو. سڵاوتان لێ بێ لە هەولێری پایتەختەوە لە هەولێری ئەرخیاوە. زۆر سپاس کاک حەمید گیان خۆشحاڵین. سەرەتا دەمەوێت بەڕاستی دەستخۆشی لە هەموو پۆلیسی مرور بکەمی هەموو پارێزگاکان. ڕاستی ئەوەی من تێبینیم کردبێت لە هەولێر لە دهۆک لە سلێمانی بە یەک ڕوحیە کار دەکەن. داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە لایەکیان لێ بکاتەوە کە 2500 شقەی نیشتەجێکردنی بۆ ئەوانیش دابین کردا جای نەکردانەوە لە برایانی ئاسایش و پۆلیسی ناوخۆ. بەڕاستی ئەوەی کە من بیزانم بابەتیانە باسی بکەین تێبینیم کرده بێ سەبارەت بە غەرامەکردن کە پێویستە لە 6,000ەوە مەسەلا بکرێ بە 8,000 بەڵام ئەگەر لە ماوەیەکی زوودا ئەو پارەیە بدان نیوەی پارەکەی لێ بستێنن بۆ نمونە 10 ڕۆژ 15 ڕۆژ 20 ڕۆژ ئەوە خۆیان دەتوانن پێداچوونەوەی بۆ بکەن و دواتر سەبارەت بە کەسێک کە مخالەفە بکە ئیشارەتەکانی ئیش نەکا گڵۆپی کار نەکا ئیستۆبلایتەکانی کار نەکا ئەوە دەبێت ژمارەکەی لێ بکرێتەوە حیزسکرێت نەک سیارەکە و غەرامەکەشی کەمتر نەبێت لە 150 یۆرۆ یا 200 یۆرۆ. ئەمانە هەموو ئەوروپین ئەمانە هیوادارم استفاده بکەن لە قانونەکان ئەوروپیەکان بەڕاستی ینی ئاسانکاری بکرێت لە زیاتیەوە 6,000 بۆ بنووسێ 8,000 بۆ بنووسێ ئەمە کەمە بەڵام ئەگەر لە ماوەیەکی زوودا نیوەی پارەکەی لێوەربگیرێ ئەگەر تاخیری کرد هەموو پارەکەی لێوەربگیرێ بۆ هەموو غەرامەکان ئاوا دواتریش خاڵی سێهەمینیان تایە ینی تەماشای ژمارەی دەرچوونی بکرێ بۆ تۆ تایەک نوێنەیە بەڵام تاریخی 2000 لەسەر بێ ئەوە سۆک دەبێ نەوعیەت لە دەردەدا و داواکارم دیارە لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگاوبانەکانیش بۆ ئەوان دەگەڕێتەوە کە کوالێتی چۆنەتی باشکردنی من وە سپاسان دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ سەنگەر لە کۆیە. سڵاو لێ بێ کاک سەنگەر فەرموو. ئەو کاتت باش. زۆر سپاس کاک سەنگەر هەموو کاتێک باش. دەستخۆشی هەڵبژاردننیم تەوەرە توانت لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. من کەسێکم لە ناوواقعی ئیشەکەدام کارمەندی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کۆیەم. ئاگاداری هەموو کێشەکانی هاتوچۆم لە نزیکەوە کارمەندی بەشی ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کۆیەمە. بەڵێ خۆشحاڵین کاک سەنگەر. زۆر سپاس بۆ بەڕێوەبەریشت. بەردەوام ئێمە لە ناو مەفرەدەکاندا ئاگاداری کێشەکانین. زۆر هاوڵاتی هەیە کێشەکان دەگەڕێنەوە بۆ حکوومەت بەڵام لێرەوە دەمەوێت هەموو هاوڵاتێک ئاگادار بێ لە 100% هیچ حکوومەت کەمتر خەم نییە. شەقامەکانمان هەرو شەقامانن کە لە ئەوروپا هەیە. ئەو کەسانێک کە ئێستا لە ئەوروپا گەڕامەتەوە لەوانەیە گوێبیستی و بەرنامێ بن هەمان شەقامە لە ئەوروپا هەیە و تەنانەت دەتوانم بڵێم لە ئەوروپا تاسە هەر بەکار نایە بۆ کەمکردنەوەی خێرایی شوفێران ئێمە بەکاردێن بۆ ئەوەی تەنها ڕووداوەکان کەم بێتەوە. لەناو مەفرەدەکاندا دەبینین شوفێر دەکاتە کاتێک شوفێرەکە ئۆتۆمبیلەکە دەکاتە ناو مەفرەدەکانی ئێمە قایشی پستی پشتێنجی بەکاردێنێت چواری فلاشەری بەکاردێنێتن خێرایەکەی کەم دەکاتەوە کە لە ئێمە دەردەچ ئێمە ئاگامان لێ یەکسە پشتێنی سەلامەتەکەی دەکاتەوە و بەڵێ کاک سەنگەر جەنابەت ئاماژە بۆ دەدەی کە شەقامەکانی ئێمە و شەقامەکانی ئەوروپان بەڵام ئەو شەقامانەی کە یەکسایدن ئەوانەی کە چاڵوخێشیان تێدا ئەوانە هاوشێوەی شەقامەکانی ئەوروپان و هەندێک دەڵێن ئەوانە هۆکاری سەرەکین بۆ ڕووداوەکان. حەزەکەم یەکسوت پێوڵە ئێمە ماوەیەک پێشستا کۆمەڵێک برادری ئەمریکی هات سەردانی ئێمەی کرد. ئەو شەقامێک کە وتی شەقامێکەیە لە ناو دوو ویلایەتی ئەمریکا برادر ئەمریکیەکان باسی ویلایەتەکانیان نەکرد ناوی ویلایەتەکانیان نێنا بەڵام وتی ئەو شەقامێک کە لەبین ئەو دوو ویلایەتەیدایە 2 ساعتە ڕێگایە وتی ئێمە بە سانتیم پیوەمانە نزیکی 55 سانتیم لە شەقامی کۆیە دوکان کە شەقامێکە کارەساتی ڕۆداوی هاتووی زۆر لێ ڕۆدات وتی فراوانێکی کەمترە یعنی ئەو شەقام بەڵام دەکرێت ئەمە بەراوردکەین بە شەقامی دوو ویلایەت واتە
بۆی گشتگیری نەکەین قسەکەمان ئەو شتە بش و پێێنی ناخود بەراوردی کەن بە شەقامەکان بەگشتی. من تەنها نمونەیەکت بۆ باز دەکەم. بەڵێ من دیارەیەکێکە لە هۆکارەکان کاک سەنگە دیارەمە قسەی منی هەموو هاوڵاتیان ئەم گلەییان هەیە بەڵام لە بەرامبەردا جەنابەت کارمەندی هاتشۆی ئەو هۆکارانی کە باز دەکرن پابەندەبوونی شۆفێران هەروەها خراپی ڕێگاوبانەکان کە ئێستا باسمان لێ کردێکێکە لە هۆکارەکان و دەڵێن زۆری ئۆتۆمبیل کە حکوومەتی هەرێمی یاخود لایەنی پەیوەندیان نەیتوانێت کۆنتترۆلی بکە کە ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە ئۆتۆمبیل دەهێنرێن لە شارەکانی هەرێمی کوردستانی کێکە لە هۆکارەکان ئەویش بەدڵنیایی و زۆربوونی ئۆتۆمبیلێکێکە لە هۆکارەکان بۆ شقامی سەرەکی لە ناو کۆی دێگای ئەوەی نییە کە 400 ئۆتۆمبیل پێدا بڕوە هەر شقامەیەکە لە ساڵی هەفتەکان دروست کراوە دیگای ئەوەی نییە سایدێک ڕایگرێ و سایدێکی پێدا بڕواتن بەڵام باز لە سیستەمی دەرهێنانی مۆڵە دەکەن کە سیستەمێکی خراپە بەدڵنیایی دەتوانم بڵێم سیستەمی هەولێر کە کۆیش ئەم بە هەمان سیستەم پەیڕەو دەکا سیستەمێکی زۆر باشە بۆ نمونە لە سلێمانی سیستەمی کاتێک هاوڵاتی مۆڵەت شوفێری دەردێنێ تەنها تڕایی ناو بازاڕی پێدەکرێت ئەفسەرێک لەگەرە هاوڵاتیە سواری ئۆتۆمبیلەکەی دەبێت چەند خولەکێک ئۆتۆمبیلەکەی پێ دەخڕ و پاشان دەڵێت تۆ دەرچوو یعنی بەدوواتە پێت وایە لە سلێمانی ئاسانترە تا هەولێر و ناوچەکانی تر من بەڕێی مسلێمانی ئاسانتر لەوێ هەولێر گرانتر و باشترە ئەیانی بە بەڵگە پۆچەڵێم کە لە سیستەمی سلێمانی تەنها ئەفسەرێک لەگەڵ ئەو هاوڵاتی سوار دەبێت بەڵگە چییە کاکسەنگە بۆی بەڵگەکە ڕوونکەینەوە بەڵێ بەڵگەکە چییە بۆی ڕوونی کەینەوە زیاتر بۆتی باز دەکەم ینی بۆتی ڕوون دەکەمەوە سلێمانی هاوڵات ئەفسەرەکە لەگەڵ هاوڵاتی کە سوار دەبێت دوو خولێک دەڵێت تۆ دەرچووی ئەگەر یعنی هەڵەیەکی نەبێ هاوڵاتێکە بەڵام لە سیستەمی هەولێر هەو سیستەمی هەولێر کابرا پاژەوەی کە لەگەڵ ئەفسەرەکە سوار دەبێن ئۆتۆمبیل پاش دوو خولەکە ئێستا شایسی ئەوە نێ مۆڵەتەکە وەرگێ پاشان تاقیکردنەوەشتری پێ دەکرێت کە ڕقەمە شتێک لە شێوەی ئینگلیزی دروست کراوە بێ بەناو ڕقەمەشەدا بڕۆ ئەگەر لە فسفۆرێکدا ساقیت دەبێت واتە ئێستا مۆڵەتەکە وەک ناگرێت ئەگەر لەو هەشت ڕقەم هەشتر دەرسێ پاشان پایەکتری پێ دەکرێت ڕەمپێ لەسەر ڕەمپەکە پێی ڕادەوەستی دەبێت بە نیوکلات پێی هەستەوە یعنی لێ ڕووکانە تاقیکردنەوەیکی زۆر باش بۆ هاوڵاتی دەکرێت بۆ کلادەکەی پاشان دەچێتە ناو گەراجێک پێشەوە بدەچێتە ناو گەراجێک بەک بە شێوەی ئێڵی ئینگلیزی دێتە دەست ئەین سیستەمێکە تۆ دەقوشتە بەڵام لێرە حکوومەتێک کەم تەرخەمی هەیە لە تاقیکردنەوەی تیۆری داواتە و تاقیکردنەوەی کە لەسەر کاغذ بە هاوڵاتیان دەکرێت کاک سەنگەر کەواتە دوا پرسیارم زۆر بە کورتی بۆ هەندێک لە بەشداربووان گلەیان لەوە کرد کە ئەو غەرامانەی کە دەکرێن ئەو باجانەی کە لەسەر سەرپێچی شۆفێرانەوە زۆرن دەڵێن ئەو باجانە زۆرن غەرامەکان زۆرن وا دەڵێن زۆری ئەو غەرامانە وای کردووە کە زۆربەی شۆفێران پابەند نەبن بە ڕێنمایەکانی هاتشۆ پێت وایە زۆرە بووە بەپێی چ سیستمێک ئەمە دانراوە غەرامەکان ئەو سیستەمە لە بە هەماهەنگی لە بەڕێوەبەرایەتی گشتی هاتووە وەزارەت ناوخۆلەکە وەزارەتی دارایی ئەو سیستەمە دانراوە ئەوە بەدڵنیایەوە دەسەڵاتی بەڕێز وەزیری دارایی و بەڕێز وەزیری ناوخۆی بۆ دانراوی مەبلەغا ئەو بڕەپارەی دیاریکراوە لە 6,000 بۆ 200,000 دینار دانراوە بۆ نمونە لە ڕێی شەقامی کۆی هەولێر 80 کیلۆمەتر دانراوە هاوڵاتی شوفێرەکە بە 120 دەڕوە کاتێک وەردەگەدرە وەڵای خەتای حکوومەتە شەقامەکەی دووسایی نەکردووە بەدڵنیاییەوە گەل لە 80 بڕوە یەک کێشەی هاتووە ڕوو نادا ئەو وڵاتی تووشی کارە ساتێکی هاتووە نابێت بەڵام حکوومەت چی کاتەوە 120 دەڕۆی بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ زۆر سپاس بۆ کاک سەنگەر لە کۆی بەڵا زیندێر من ئەماژەم بۆ دەکە باج دیارە باش نییە غەرامەیەکە کە زۆر لە بەشداربووان ئاماژەیان پێدەکە زۆرەوە دەڵێن زۆری غەرامەکان نیگەرانی کردوون وەک هەندێک لە بەشداربووان ئاماژەیان پێدا نەکەوە کە بڵێن قسەی منە بەڵێ کامیل لە سلێمانی سڵاو لێ بێ کا کامیل فەرموو ئەم کاتتان باش زۆر سپاس کا کامیل دەستخۆشیتان لێەکەم بەڕاستی من ئەمێ بە کۆتی لەسەر دوو شتی زۆر بچوو بودێم یەکەمیان بەڕاستی کارمەندی هاتشۆ زۆر هیلاکەن بە تایبەتی ئەوانەی لەسەر جادەکانن یعنی سی ڕۆژەکە بە کاملی دەوامەکەن قەی ناکە سعاتە کاتەکانیان کەمە بەس بەڕاستی ئەوە ئەرچێکی زۆر بەسەیانەوە دوام نقطەکە مێرسی لەسەرکەم بەڕاستی لە سەردەمی ڕژێمی ڕابردووە هەر کەسێک کە کارێکی حکومی بکردایە ئیجازەی عمومی نەئەدا پێ ئێستا پۆلیسە ئیجازەی عمومی پێ لۆری پێ تەکسی پێ بەڕاستی ئەوەش کێشەیەکی گەورەیە یعنی ئەوەش شانی ئەوەیە کە قسەی لەسەر و سپاسانەکەمێنە زیاتر کات زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ باوکی ئەڤین لە هەڵەبجە سڵاو لێ بێ فەرموو یانەکەم کاکشوانگیان زۆر سپاسەکەم فەرموو شوانی بە قوربانم زۆر سپاس باوکی ئەڤین چاوە جوانەکانم مادەکەم کاکشوانگیان سپاس دەکەم بۆ بەرنامە جوانەوە قەناعەتی باوەڕ هەبێ هیچ کەسی تاوانی حکوومەت نەگرێ وەڵا وبیلا تەوای سەیری جادەکان کە ئەو جادانەی کەوا زۆرتری عنوش جادەی شاد لە حەدیثە جوار ڕۆدا یعنی ئەوە تاوانی حکوومەت نیە تاوانی جادەیە
خلق او خلقا وضعك زور ولا غير مجهولك سلك رسمي خلقك غير اجازه يعني غير وني اجازه هذه يعني كي دا غير مثلا شقه حكومه نيه مثلا وي خلق ثقافه دي يقولني ما هو في كامل قراد يقام خلق يعني شهادي محاميتي في القراد غنات وسائل القوات معناها اول شلون اتوان للسجاده مقابل اللي يقولوا للصاله صوتا جاء مقابل رسائل اللي يقولوا بله يعني من بقناعاتكم واي تواني خلق اللي فانوي تواني خلق شهر زايد يقولني بله زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ خەتاب لە تورکیا سڵاو لێ بێ ئەم کاتت باش زۆر سپاس کاک خەتاب بەڕێز بەڕاستی من دەستخۆشت لێکم بۆم تەوەرە جوانە زۆر سپاس دەکەم وەڵی منە ماگەڕێنەوە بۆی کە نەبوونی کامێرە عنی کامێرە لەوانەیە لە چەند شوێنێکە بێغوا لە هەموو شوێنەکان دابن لەوە دوایەوە هێماکان لە سەر جادە کەمن و چەند شتێکی تریژێ بەلا حکومەتە سێرەکەی من ئەمڕۆ ئەڕۆم بە شوێنێکات عیبی نییە کەچی بەیانی ڕۆم سێرەکەم چاڵێکی گەورەی تیاکراوە ئەمەش چەندەها کەس تووشی حادیسا بێ لێوەی وە هیوادارم وەکو پەرلەمان و حکومەت ئەمە شتێکی زۆر ترسناکەم کێشەیە لە کوردستانە چارەسەرێک بکرێ بەڕاستی لەبەرەوەی بەڕا وەک شەڕە فیشەکی لێ هاتۆ سیار لێ خوێنی ئەمڕۆ من برادێکم هەیە 180 بۆ دوێنێ ڕۆیشتومە زارەری 120 دانەوەرەقەی لێکەوت یعنی ئەو ئەم سەری یعنی چی من سپاسانەکەم بەڕاستی دەستخۆشی بەرنامەکەتان لێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ شاڵاومان لەگەڵدایە سڵاو لێ بێ فەرموو کاک شوانجە ماشی زۆر سپاس کاک شاڵاو وەڵای من وەکارەکەی زۆریە گەڕێنەوە بۆ حکومەت لەبەر نەبوونی ترافیک و دووەمیش ئەو کامێرانی کە دایانن مەخفی ئەبێ مەخفی بێ بە زەمان لەسەر جادەکە دایانن کابراگەوانن بینێ یەکسەر خاویەکاتەوە هیچ بەعەمەل نایە اینجا ترافیکەکانی ژۆ ترافیکی تومەلیک بە ڕەشەبایە کەوتووە هیچ ترافیک هیچ لاگایکی ئەوەی خوارەوە شڕۆی لای سەر و فلکێکاوە ئەو ترافیکانە زۆربەی هیچ ناکەن هیچیتر بۆچی دارنەوە هۆکارەکەی زۆری بۆ ناگەڕێنەوە زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ ئەحمەد لە کەفری سڵاو لێ بێ کاک ئەحمەد فەرموو کاک ئەحمەد گوێت لێمانە بەڵێ دیارە پەیوەندیەکەی ئامادە نییە بەڵێ فاروق لە هەولێر سڵاو لێ بێ کاک فاروق فەرموو کاک فاروق لە هەولێر حەدیدەوە بڵێ کاک فاروق ئەلۆ ئێوارەتان باش زۆر سپاس کاک فاروق زۆر ساڕێز و حڕمەت و خۆشەویستیم بۆ تۆ بۆ بەرنامەکەت و بۆ کەناڵە جوانەکەت و بۆم تەوەرە جوانم زۆر سپاس دەکەم سپاس بۆ خۆشەویست بڵێ من تەنیا بە کوتی دەمێت ئاماژە بە چەند شتێکا بکەم زۆربەی زۆری ئەو حاڵەتە و شوفێرە بەڕێزانێک کە دەبینی لە ڕووداوەکان هاتچۆ لە هەم لای هەممان ئاشکراکە دەیبینین هەر ڕووداوێکیان بەسەر دێ ئێقەی حکومەتە ئاگرن باشە من لە ڕووداوێکم بینی لە زۆر سایدی هەولێرەوە لەو بەر ئەم بەرا فرگە لە نەفەرێکی داوە کوشتەوە لە نەفەرێکی تریداوە هەروە دەکە دەرێ وڵا حکومەتی هەرێم بەرپرسیارە باشە بۆ ئێمە بەرپرسیار هەر سواری سیار دەبینێت مێشکمان گەرم دەبیتن لە سەد کە سەد پێی دەڕۆی دەرێت سەد هەر هیچ نییە 150 کە وەرز دەگەرێتن مخالفی دەبێت یان غرامەیەکی دەکاتن لەوانی هەزار قسە ناشرین کاتن بڵێ چۆن غرامە کرامەیان چۆشە بەڵام من ینی وەکو هاوڵاتیەک وەکو کۆم کە ینی پێشبین دەکەم نەک ئەوەندە هەزار ئەوەندەی تریش درێم کامێرە چاودێ لەم درێتن یان زیاتر غرامە زیاتر کرد بۆەوەی کە زۆربەی زۆر هاڵەتان کە ئەگەر بچیت سیارەکەی بەناو بکاتن 100,000 غرامە لێ بدرێتن زارشتەوە ناکاتیان زۆر زار باشەیە کە غرامەکەی لێ وەردەگیرێتن چۆن ئەوەندە پاریان لە من وەرگتووە زیاتر ئیمالی دەکاتن زیاتر لە سەر شوفێرەکەی ئیمال یان ئێستاش بەهۆی زۆربوونی ینی سیارە عنی حقوی ئێمە چامان لە خۆی کە لە جێ قەطعەیەک لێ درێت تۆ 80 بڕۆ تۆ بۆ 90 دەڕۆی بۆ 100 دەڕۆگە لە 80 بڕۆی هیچ گومانێکی تێدانێنە تووشی ڕاچۆ دەبینە تووشی شتێکا دەبی ینی دەسەر خۆت مسەیتر دەبێت تووشیش بیخوانە خواسته ینی بە کەمترین مەسوود دەتوانێت خۆت لە سیارەکە ڕزگارکەی خۆت دەڕدا چۆر ڕزگار بەڵام ئەگەر 140 بچێشی بە سیارەکە یان 140 بچێشی بە نەفەرێکە مەگەر ئیلا خوا بیپارێزی گەنا 100 ینی دەیکوژی هیواخوازم زیاتر پەرێکردن و خۆشەویستیم بۆیەوە دەستخۆش بوو بەرنامە جوانەکەی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ عیماد لە کەرکووک سڵاو لێ بێ کاک عیماد فەرموو سڵاو لێ بێ کاکە شوانجیان زۆر سپاس کاک عیماد سپاس دەکەم دەستخۆش بۆ ئەم بابەتی ئەمڕۆکە داناوە کاکە شوانجیان زۆر سپاس دەکەم
والله کاک شوانجا من هۆکارەکەی هەموو گەڕەمە سەر شەقامەکانمان نانی بەداخۆ ئێستا لە شاری کەرکووک بۆ بەرەو سلێمانی دەڕۆی دەبڕۆ بزانە چەندێسی ئەو شەقامانە کە هەتا ماوەیەکە تا ئێستا ئەم شەقامانە تێکدراوە چا ناکرێتەوە بەڕاستی ئێمایە نییە بۆ سیارەکان هێمای خەڵکی بکەنە بەڕاستی ئەو شەقامانە زۆر وێرانە شەقامەکان خراپ بووە شەقامەکان هیلاکە بەهەڵ بدەن ئەو شەقامانە چاکەن بەڕاستی شەقامەکان هۆکاری هەمووی دامکردن وەرگەڕانی سیارە لەمووی لەسەر شەقامانەیە بەڕاستی ئەو شەقامانە هۆکارەکەی هەمووی دەستێ من داواکارم لە حکومەت بە زووترین کات ئەو شەقامانە چاکەن ئێستا ئەمە ماوەیەکە 6 مانگە شەقامێکە لە کەرکۆچی بۆ سلێمانی لای پارچەمی تێکدا و ئەستە سەرخۆمانی ئەو ڕێیانەمووی تێک چووە ئەگەر ئەو شەقامانە چاک بکەن بڕوا بێرەوەی حادیسە نەبێ دووەم تشتیش ئەگەر کامیرەکان چاودێری کامیرە بەڕاستی ئەو شتانە زۆر زەرورە کامیرەکان دام بدرێت زۆر شتێکی باشە. بەڵێ من هیوادارم ئەو کامیرانە بەردەوام بێدای بنن و غرامەیەکی دابنێت غرامێکی تایبەت بکەم بڵێ کاکە ئەمە غرامێک و بۆ ساقان نایتری شەڵی شتێک ڕووی نادانەوە شتیوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ ڕیاز لە سلێمانی سڵاو لێ بێفەرموو کاک ڕیاز. ئەم کاتە باش بەڕێزم. زۆر سپاس کاک ڕیاز. زۆر سپاسی بەرنامەکرێتم. زۆر سپاس بەڕێزم من هۆکارەکان زۆرن بۆیم شارمەوە هۆکاری ئەوە چی خەڵک وەرەگەڕ یا دامەکە پەیوەندی بەسەر حکومەتەوەی حکومەت دەزای سێرەکەی جادەکانمان زۆربەی زۆر ئەو جادی دەرۆمان هەیە کە تا تاسوجە سێکی سایدی خاوەکەی شەستەکەی قۆڵ بووە زۆربەی زۆری چاڵ بووە کە تۆ بەسەریا ڕووی سیارەکە و مسەیتر نابێت ئەو هۆکاری دوم ئەوەیە تا ئێستا ئێمە خەتی قیتارمان نییە قیتار شەمە نەفەرمان نییە لە وڵاتی ئێمەیە سێکی وڵاتانی ئەوروپا زۆربەی ئیشەکانیان ئاسانکاری بە پاس و پاسی دووقاتمان تا ئێستا لە وڵاتیان نییە کە پاسێکمان نەبێت کە بتوانێت خەڵک بگوازێتەوە و خەتی تایبەتی پاسیشمان نییە کە بتوانێت ئەو خەڵکە بگوازێتەوە هۆکاری ئاسان ببووی خەڵک سیارە نەکرێ بەڕاستی هۆکاری ئەوەش کە ڕێگاوبانەکانمان تەسکە بەهۆی ئەوەیە کاکە ئەو مەسەرەکان ئەوەیە ئەسڵی مەسەلە ئێمە سێرەکەین هەچ کەس دەری وڵاتی بینێ ئەزانێت جادی دەرۆچۆنە و شەمە نەفەر وە سیرەکەی کاکە پاس یەک دەنگ ناوەسێ کاتێکی خۆی بۆ دیاری کراوە کاتێک لەو کاتەیە تو ئۆتوانی بۆسیت و بڕۆی ئیشەکەشی دوا ناکەوێت بەڵام لە وڵاتی ئێمە پاسەکان هەمووی 21 نەفر و 22 نەفرن ئەم پاسانە داهی ئەم وڵاتە نایە تەکسیکی زۆر هاتوت ئەم وڵاتەوە بە ناقانونی سێرەکەی زۆربەی شتێک ئەکسپایرەکانی ئەو وڵاتانە هاتوتە وڵاتی ئێمە کاکە ئەو توێتایی کە لە ئەمریکا ڕەبسکرایە هۆکاری ئەو ئێرباکی کە ئێرباگ گوشتی مەزبوط نەبوو کە لە وڵاتەیە ستۆک بوو بەسەر چوو هێنیان لە وڵاتی ئێمە ئاساخیان کردەوە برای بەڕێزم. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بۆ کاک ڕیاز بەڵێ مەهدی لە سۆران سڵاو لێ بێ کاک مەهدی فەرموو. السلام عليكم. عليكم السلام كاك مهدي. كاك جان بالنسبة رجاء ثاني هاتي شو براسي من جرم بو ريقاوبان. بله. ريقاوبان كان بتايبة ريقاوبان سورانو ديجيشتي ريقاوبان زور خرابن. بله. بتايبة ريقاوبان سوران. أبي مشكلتي دي كش هلا سوران بتايبة سوران زين بتايبة سوران مثلا زور زي دي كش هي مشكلة أو مشكلة شو كان كله حكومة مثلا زور سيارة هي تصديرها. بله. تصدير حكومتي لو شارك جمهورجي كذا هي والله ناوي ناوي تصدير شروجانا غرامي كا 3000 و 6000 شي والله تصدير ده تصدير ناوي بقرا لجادي بله تصدير ولا جت اجلو هي جمهورجي كذا وباري خطوي كذا روجاناش بهزاران خلق جمهورجي كتناج باشو لكردستاني ادي وشارتو ناتي كردستاني كخلق ناجوا بله ويانا دغتي بەڵێ سپاس کاک مەهدی لە سۆران بەڵێ هیوا لە سلێمانی سڵاو لێ بێ کاک هیوا فەرموو. کاک هیوا لە سلێمانی بەڵێ دیارە پەیوەندێکی ئامادە نیە بەڵێ نەقیب بەختیار لەگەڵماندایە لە سلێمانی سڵاو لێ بێ فەرموو. ئەم کاتەوە باش کاکە شوان. زۆر سپاس کاک بەختیار. کاکە شوان جەوەڵایی ڕاستەکەی تەوەرەکە تەوەرێکی چاکە دڵبشاردووە. بله. من پێم وایە بەڕاستەکەی وەکو پێشتر کاک نەقیب بەختیار لە ڕاگەیاندن ئاماژەی پێ هۆکارەکان زۆرن یعنی بەڕاستی بۆعدەکانی ئەم تەوەرەی جەنابەت هەمەلایەنەیە بە تەنیا ناتوانانی لایەنێک لە لایەنەکان تۆمەتبارکەی بەوەی کە با بڵێن وەکو هۆکارەکانی ڕێگاوبانە شۆفێرە بزیاتر هەمەلایەنێ مەز من بەڕاستی تەبحێکم هەیە لێرەوە. ئەم هۆکارانەی ئەم ڕووداوانەی هاتووە بەڕاستی پێم وایە حکومەت بیر لەوە بکاتەوە کەسانی ئەکادیمی با بڵێن بە هەماهەنگی لێکۆڵینەوەی تیا بکەن چکە ئیتر کاتی ئەوە هاتووە بەڕاستەکەی من وەکو بزانم پەرلەمانیش کۆبنەوەیان لەسەر کردووە پێویستە با بڵێن
چارەسەر بۆ ئەم کێشەیە بدۆرێتەوە بەڕاستیەکەی ئەوانەی کە ئەوترێن بەڕاستی هەمووی ڕێی شخصی من لەوانەیە کۆمەڵێک تەرحم هەبێ هاوڵاتێکی ئاسایی کۆمەڵە تەرحی هەبێ ئەو هاوڵاتیە تەنها لە یەک زاویەوە سەیری کێشەکانەکە منیش وەکو هاتوچۆ لەوانەیە کۆمەڵە بۆ عەدی ڕووداوەکە لێک بمەوە جا من پێم وایە بەڕاستیەکەی کاتی ئەوە هاتووە ئیتر حکومەت بیر لەوە بکاتەوە بە شێوەیەکی ئەکادیمی بیر لە چارەسەری کێشەکان بکاتەوە ئایا چارەسەرەکە بە تەنیا ڕێگاوبانەکانە ئایا هۆکارەکەی کەم تەرخەمی لایەنی هاتوچۆیە یا خودی شۆفێرەکە خۆیەتی چارەسەرکردنەکانی بەچی ئەبێت بەڕاستەکەی من پێم وایە غەرامەکانیش چەند برادێک باسی غەرامەکانیان کرد غەرامەکان زۆرن من پێم وایە لە هەموو دنیای غەرامەکان قورس کراوە بەڕاستی هەمووشی بۆ بەرژەوەندی گشتیە من شۆفێرێک بەڕاستەکەی تیژڕەوی ئەکا جادەکە 150 لێ ئەخوڕێ ئەمە تەنها بۆ خۆی خودی و شۆفێرەکە خۆی نییە بەڕاستی یعنی تۆ لەم حاڵەتەیە بیر لە سەلامەتی جانی شۆفێرەکانی بەرامبەر کردەوە بەڵێ کاک بەختیار لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە زۆر سپاس بۆ پێیەندەکە بەڵازیان تەسبێنێ لەگەڵتان بەردەوام دەبین لە بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەوەی سەلامەتی بۆ شۆفێران هەرشاد و بەختەوەر بن.